والدشمنان تروریستان بریتوی موسیقی پارتی دموکراتی کردستان نقدان حوتی شباتی 2004 رزو ساسنامه بو جنابی کاک مصطفی خیمزاد لديجي قرآن شون بون بقربان گور پیاوانی کوری کردستان بدست دو نفر نگریسی چپل بدست دو نفر نگریسی چپل غیر انسانی بنیو مسلمان خوشویستان لێرەدا با تەوەجوو بۆی کەم مەجلیسەکەمان مەجلیسی سەرخۆشیە جگایەکی لێرەدا تا چەند دەقەیەکیش جۆرا دەگری بۆ تەلاوەتی چەند لە قورئانی پیرۆز بە دەنجی خۆشی جەنابی مامۆستا عەبدوڕەحمانی بانی کە لە بانەوەی تەشریفیتە. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وما كان لمؤمن أن يقتل مؤمنا إلا خطأ ومن قتل مؤمنا خطأ فتحرير رقبة مؤمنة ودية مسلمة إلى أهله إلا أن يصدقوا فإن كان من قوم عدو لكم وهو مؤمن فتحرير رقبة مؤمنة وإن كان من قوم بينكم
في سبيل الله فتبينوا ولا تقولوا جنابی جمالی نجاری به نمایندگی انجمن ادبی شهرستان بوکاین پیام آماده کردو که پیام پیشکش و همون لایق به خوشویستان. نشانه ويكتب نابل تو بالك يتلابيو لابيو وقت براو
تۆقیوە لە ترسیە گرتووی کورد خۆیان و ئاو ئاگدەدەن ئەو کەسانە خۆیان دەکەنە دار و دەستەی دوژمن و فرێوی زمانی چۆر و بەڵێ نێو دنیا خۆن و ئەوە خۆیان بەرەد و کوتێک دەدەن ئایا قەت لە خۆیان پرسیەوە بۆ گەورەکانیان و فەرمان بەردارەکانیان کارێکی ئەوە بزێ و نائینسانانە بە خۆیان دەستێن و خۆیان خۆی لێ نادەن ئەگەر بەهەشت ئاوە ڕانەسانی وەدەستێنێ خۆچی بۆ خۆیان یاخۆزرە و مار بەدەستی کەسانێکی ساویتۆ پێمێش دەگرن کەسانێک ڕەوشێنن کە لە ئینسانیەت و کۆڵ دوورت پەرێزن کەوتونەتە ئەو لای پێشباتیەوە لەم دنیا هیچ کارێکیان نەما و خۆیان لەگەڵ دنیا و مرۆڤ و حیوانات چۆ بێگانە دەزانن تەنیا پشتیان بە ڕۆڵێنی و درۆیان دەگرە مەگین جیهاد دەهەب بە چێوەوایە جیهاد دەهەب بە کەسانێک کە ماڵەکەت و ناموسەکەت و دینەکەت داژیرکەن بێحورمەتی پێ بکەن وا کورد کامێک لەمانەی کردووە کە بێت کوشتێ و کشتنەکەی جیهادێ و قاتڵیش لەگەڵ دەتبوونی دەستەی نەگریسی بەفرە بۆ هەشت و زۆر دەکەوێ و خۆی باوەشێنی کرا ئیسلام قورئان و ئینسانیەت دژیە و کردن حەز و چەتانەیە هیچ کات دەستوری قەتڵی بە کەس نەداوە و ئەو کارە دزێوانە بە ناوی ئیسلامەوە تەنیا ڕێگایەک بۆ لێرانی ئیسلام ماوەتەوە دەیانەوێ کورسی قورئانی پێوەشێن و بە ناوی دینەوە دین بەرە بەلاوەزیر و خان ببەن ئێمە هەموو ئەندامانی ئەنجومەنی ئەدەبی بۆکان ئەو کارە ناحەز و ئینسانیە و نەگریسیە محکوم دەکەین سەرخۆشی لە خۆمان و لە بنەماڵی شەهیدان و سەرکردایەتی کورد هەموو خەڵکی کوردستان دەکەین ڕۆژی و ڕەنگ و سەرشۆڕی دەنێرین بۆ ئەو کەسانی ئیسلامیان کردوتە گۆپاڵی دەستیان و بە هەموو شێوەیەکدان هەبێ ئامانجی کەواوی خۆیانی پێوە دەستبێنن دوژمەنی هەدەڵنیا بن کورد بەمە ناتوێتەوە دوژمنی ملك بو تروريست تروريست بەوەرانی دنیا بژی ئازادی بژی قەوەت و داهێنانی لێ ئەنجومەنی داوایان لێ دەکەم لەبەر بەدوای کارەساتیاوەی شەوە بەسەرێنە نێت و هەمیشە نەخۆشی داکەین بەلای ئەنجومەنی ئەدەبیەوە دەڵێم ئاخ لە نەبوون ئاخ لە نەبوون خۆزگەیە بە شەی دەبووین خۆزگەوان لێرە دەبوون ساسمانەیە بۆ کارکردنەوە خۆشەویست ئەو حەسەت دڵخۆزێنی بەناوی خوای گەورە و بڵەوە چەند موناسەبەی هەیە ئەو شیعرە کە دەڵێ ئەی شەهید ئەی نمونەی ئازایی نەڕژا خوێنی تۆ بە خۆڕایی ئەو لە شانەی بەگول لەدا و پێشدان لە دڵی گەرمی میلەتان نێژدان دۆستانی خۆشەویست ئەو حادیسە دڵتەزێنە ئەو ماجرا غەیری ئینسانیە کە لەگەڵ براکانی ئەو دیمان کراوە بەداخەوە تەواوی کوردستانی لە هەموو بەشەکان ڕەشۆش کرد من لە پێش هەموو کەسدا سەرخۆشی ئەو فاجعە گەورەیە لە ئێوەی بەڕێز لە ئێوەی وشە لە ئێوەی دراوە لە ئێوەی بەهیمەت لە ئێوەی پیاو لە ئێوەی خەڵکی بۆکانە دەکەن خەڵکی بۆکانە نیشانیدا هەر ئەو ساڵۆزستانی ئێمە حادیسەیەکی دیکەمان هەبووی زەلزەلەی بەرگەیە کە بەڕاستی زۆر دڵتەزێن بوو ئێوە نیشاندا
چەند ئینسان دۆستن، چەند ئینسان، چەند ڕاوان و چەند بهیمەتن. ئێستاش نیشاندا کە بەڕاستی ئێوە ئەو شیعرەی ساعدیتان مانا کردوێتەوە کە دەفەرمێ بەنیاو مازاوی یەکدیگەر. بەتایبەتی بۆ براکانی ئەو دیویمان کە هەڵ زمان و هاودین و هەڵ مەسلەک و هەڵ شتێکی هەیە و ئێمە ڕێزیان لێ دەگرین، ڕێز لەو شەهیدانە دەگرین، سڵاوی
الشيء والعرضات ليش وصلوا؟ هم ليه مسألة عرضاتية ليه مسألة حقيقة مكينية برضو مسألة أولية جاء واقعا دموت الأمين مع دموت الخلق استثمار جنبی کاربردی امینی خوشویست جگرا نرمندان و بسرانی بکنی. برزان لیزا دعوت کیلا جنبی ما مصطفى الصمدی تشریفیت جایگات لحظه دخلتی دمی. معرفی کلیرن لتجاب خیرات میانکم خوشویستان دوایی حسی و خوشویستانش لما سر چاومان جادنی اوان خوشویستی من همیشه لەبەر دوو مەسئلە چەپلێدان لێرەدا چەپڵە لێمەدەن یەکی مزگەوتە دوو جەلسەی ماتەم و کۆڕی ئەزاداریە ئەم دوو شتە پێکەوە ناخوێنرێتەوە خوای هەموو نەتەوە و چین و توێژێک خوای دژی تەفاوەتە چینایەتیەکان خوای دژی ملهڕ و زۆرداری دعوەتگەری مرۆڤ بۆ هاوکاری خوای یەکێتی برایەتی هەندەری خۆشەویستی و دۆستایەتی خوای دادگەر و تۆڕاستێن پشتیوانی حەقوێژ و حەقەستێن خوای دژی ترور و ڕەشەکوژان وەکیلدەر و وەداوخەری خەڵکوژان خوای هێمنایەتی و ئاشتی و ئاشتیخوازی دژمنی دووڕووی و کینەتۆزی خەرخوازی سڵاو لە هێمنایەتی سڵاو لە ئاشتی سڵاو لە دۆستایەتی سڵاو لە هاوڵی سڵاو لە برایەتی سڵاو لە ئێوە بەڕێزان و خۆشەویستان ڕێز و سڵاو و حورمەت بۆ هەموو شەهیدان بەتایبەت لەوانەی بە ڕەشەکوژی شەهید کران سڵاوێ تێکەڵ بە بەزەیی زۆری خواجیان سوورکراو بە خوێنی هامی شەهیدان ڕازاوە بە حورمەت و ڕێزی کوردان ئاوێتە لە هەستی خاوێنی کوردانی ئێران هەڵقڵی لە نافی خەڵکی شاری وەکان پێشکەش بە شەهیدانی حکوومەتی هەرێمی کوردستان تێکرا لە هەموویان بەتایبەت سامی عەبدوڕەحمان لەگەڵ بەخێرهاتن و ڕێز و حورمەت زۆر بە بەشدارانی ئەم کۆڕە ئەمن لەلایەن هەموو خەڵکی بۆکان بەتایبەت مامۆستا ئایدینیەکانەوە دڵداری و سەرخۆشی دەڵێین بە برایانی پارتی یەکێتی و هەموو دەستە و تاقمە سیاسیەکان بە تێکرا خەڵکی کوردستانی عێراق و هەموو کوردان لە هەر جێهان براکانم نیشتەجێبوونی ئینسان لەم کوڕەی خاکی دەرێتەوە سەر دەیان هەزاری تۆمارکراوی نەتەوەی کوردیش زیاتر لە 2700 ساڵ پێشە کوردەمادەکان کە سەردەمی ێژووی کوردانن لە 27 قەرن پێش بۆ ماوەی 150 ساڵ فەرمانڕەواییان بۆ هەبووە کە دەورانی سەربەخۆیی و فەرمانڕەوایی کوردان بووە لەو کاتەوە کە حکومەت مادەکان بەدەست تەقامەشیەکان پێچووە کوردان لەو دەمەوەتا ئێستا تێکۆشان و حەولیان داوە بەداخەوە لەبەر چەند هۆی سەرەکی نەیانتوانیوە دەسەڵاتداری خۆیان وەدەستکەنەوە شۆڕش و زوڵنەوەی زۆریان ڕێخستووە بەتایبەت لە ڕێکەوتی ساڵی 1800 زاینیەوە تا ساڵی 1947 تا ئێستا ڕێکەوت بووە لەگەڵ چەند زوڵنەوە و شۆڕش کە هەندێکیان بریتن لەمانە شۆڕشی بەدرخانەکان محەممەد پاشا سەردار ڕەشید خان شێر مەحموودی ئەمیر بارزانەکان اسماعیل ئاغا قازم محەممەدی هەمیشەجیدوو وەک دەزانن لە پێوانیان لەگەڵ کوردان لە پێوانی زۆریان لەدەستداوە یان لە مەیدانی شەڕ لەگەڵ مەیارانی خۆیان کوژراون یان بە فێڕ و تەڕەکە لە داویان خستون و تروریان کردوون ئەمەیە کورد لە مێژووی لە مێژە ترور دەکرێت دەکوێ لام وایە هەوڵدار نییە و دواتەڕەتیشی نابێت مەگەر نازانن لە سەردەمی دیکتاتۆری عێراقدا
کوردان چۆن خلاصۆکران ماڵیان بخێندرا باغ و باغات و چاودەیان سوکێندرا چاودەی ئاویان بتونارمە کرا ئاوارە و هەڵوەدا و دەربەدەر کران مۆمبارانی شیمیایی کران لە دەیان شوێن بە کۆمەڵ لە گۆڕ کران جا بۆ ئەوەیە خۆڕاگری و مقاومەتی پارتی یەکێتی لە بەرابەران هەموو کەند و کۆسپەدا جێگەی ڕێزە بەتایبەت بنەماڵەی بارزانی شۆڕشە مەزنەکەیان حەقیان لەسەر کوردان زۆرە کە ئەم حەقە زۆری دەکەوێتە ئەسوەی مامۆستایەکان و ئەو شێخانەی هەستی نەتەوایەتیان هەبوو هەیە لەو بنەماڵەش ڕێز و حورمەتی زۆرمان هەیە بۆ باوکی کوردانی ئەم سەردەمە خوا لێخۆش و مامۆستا مەلا مستەفای بارزانی براکانم خۆشویستی نەتەوە وڵات ڕێزی تایبەتی مرۆڤ بۆ نەتەوە وڵاتی خۆی جێگەی پەسەندی ئیسلامە لەگەڵ وەسوول و بیرواڕیانی دژایەتی نییە و لەمبارەوە خوای گەورە دەڵێ من مرۆڤم لە لێرمێ دروست کردەوە و کردوونە تاقم و دەستەونەتەوە تا یەکتر باش بناسن و داوادە دەکەوێت دابەشبوونی ئینسان بە قەوم و قەبیلە و نەتەوە خۆی ناسینی یەکتر بەڵەدبوون بە خوڕ و ڕۆژ و جوانی یەکترە و ئەمەش خۆی ژیانی باش و پێکەوە حاوانەوەیە پێغەمبەری ئیسلام لەمبارەوە دەڵێ خەیركم المدافع عن عشيرته ما لم يأثم يعني زۆر باشی ئەوە ئەوانەتانن کە پشتگیری لە قەوم نەتەوەی خۆتان دەکەن باو مەرجە قەومەکەتان لەسەر گوناح نەبن هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆشەویستی نیشتمانەوە دەڵێ إن أحدا جبل يحبنا ونحبه يعني أحد شاخێکە خۆشی دەوێن و خۆشمان دەوێت خۆشویستنی شاخ خۆشویستنی نیشتمان وڵاتە لەم ڕوانگەوەیە ئێرانی ئێمەش ئاڵوگۆڕێکی سەرەتایی کردووە و خوا یاربێ بە کەڵدوەرگرتن لە فسقۆڕان و ڕۆشنبیران و نووسەرانی کرد وە بەرەو پێشبردنی ئەم ئاڵوگۆڕە کەڵدوەردەگرێ و کوردانی زیاتر لە پێشوو لە هەموو بارێکەوە حەق و حقوقی هاوڵاتی بوونی بۆ دابین دەکات ئەوەش بڵێ دانیشتنی ئێستامان بۆ بەشداریکردن لە کۆڕی ماتەمی ڕووداوی دڵتەزێنی هەولێر پێتەختی حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق و بەشداربوونی زۆربەی بەرپرسانی ئێرانی لە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا وەی نیشانەی ئەو ئاڵوگۆڕەیە کە لە ئێراندا پێش دەچێت دا هەروەیەک ئێمە خەڵکی کورد لە کوردستانی خۆمان لە ئێرانی خۆمان لە بەرپرسان و دەسەڵاتدارانی خۆمان لەسەر بێت لەسەرەوە دەخوارێ و بەرپرسانی ناوچەکانی خۆمان سوپاس دەکەین و ڕێزیان بگەڕێنین بۆ هیوایە زیاترەوە لە چاومان کردن و خۆشیان پێمانەوە بێت خۆشەویستان سرود و ڕەشەکوژی بە تێکڕاکردنی بە ناحەق بژاندن لە ڕوانگەی ئیسلامەوە مەحکومە و فەرمانی خوای دەباری کوشتی نابەحەق ئەوەیە کە دەڵێ ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدين فيها يعني هەر کەسێک بە ئان قەست بیر و باوەڕدارێک بکوژێت بە حەڵاڵیشی بزانێ ئەوە بۆ هەمیشە لە دۆزەخدا دەبێت بەڵێ کوشتنی ئینسانی بیر و باوەڕدار خۆی چوونی ژیانی هەمیشەیی ئینسانە و هەروەها خوای گەورە دەڵێ ئەگەر جەماعەتێک لە کوشتنی نابەحەقی کەسێکدا بەشداری بکەن هەموویان بە تۆڵەی ئەو کەسە بکوژنەوە ئەمەیە ئیسلام و بیرۆڕای ئیسلامی دلی کوشتنی نابەحەق بە هەر شکل و شێوەیەک و لەلایەن هەرچی و دەستە و تاقلێت عام لەبەر بەناو موسڵمانان یا کۆمۆنیستەکان یا کافرەکان و چینەکانی دیکە بەڕێزان وەک کرا کورد لە مێژەتانی ناخۆشی تند و تیژی ترور و ڕەشەکوژی چێشووە جا بۆیەکان بە تەواوی ئەو کردەوە ترور و سێدژی ئینسانیە مەحکوم دەکەین و بێزاری خۆمان لەو ڕەشە کوژانە دەردەبڕین دەخوا داوا دەکەین شەهیدەکانی ئەو ڕووداوە بەباشی بە بەهەشتی بەرینی خۆی شادکا و ساوی و سەڵامەتی بۆ بریندارەکان بگێڕێتەوە سەرد و خۆڕاگری بداتە بنەماڵە بەڕێزەکانیان کۆدران و ڕێگرانی ئەوانیش بەرەو ئامانجەکانیان پێش بەرێ و ورە و ئازایەتیان لەدڵا زیادکە بۆ ڕۆحی هەموو ئەو شەهیدانە و بە تێکرا مسلمانان و بە تایبەت مردووی بەشدارانی ئەم کۆڕە هەدیە بێ الفاتحە